بەڵێ سلااوان لێبێ دوای ئەوەی ئەمریکا و ئیسرائیل بە هاوبەشی لە ڕۆژی 28 مانگ هێڕشیان کردە سەر کۆماری ئیسلامی ئێران. کۆماری ئیسلامی ئێرانیش بەرپەرزانەوەی هەبوو بۆ هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا لەو نێوەندەشدا هەرێمی کوردستان بەرپریشکەکانی ماگرە کەوت. لەو نێوەندەش لە قەزای هەریر و هەروەها لە ئیدارەی سۆران چەند ناوچەیەک لەلایەن فڕۆکەی جەنجی و هەروەها لەلایەن درۆنی بۆمڕێژکراوی ئێرانەوە کراونەتە ئامانج. یەکێک لەو شوێنانە فڕۆکەخانەی هەریرە کە لە 5 ڕۆژی ڕابردوو 12 جار لەلایەن فڕۆکەی ئێرانیەوە بردومان کراوە، جارێکیان لەلایەن فڕۆکەی سیخۆی جەنجیەوە بووە و 11 جارەکەی تریش لەلایەن درۆنی بۆمڕێژکراوی ئێرانی و هەروەها مقاومەی عێراقیەوە کراوەتە ئامانج. تاوەکو ئێستا هیچ زەرەر و زیانێک تۆمار نەکراوە لەم ناوچانە، لایەنی پەیوەندیدار ڕایگەاندووە هیچ زەرەر و زیانێکی جیهانی لەم ناوچانە نەبووە. هەر لە سنووری قەزای هەریر لە گوندی ئەشکەوتە لە چەند ڕۆژی ڕابردوو درۆنێکی بۆمڕێژکراو کەوتۆتە خوار. هەروەها لە ماوەی ئەم 5 ڕۆژی ڕابردووە 6 جار چیای کۆڕەشی گەشتیاری لە ئیدارەی سۆران لەلایەن درۆنی بۆمڕێژکراوەوە کراوەتە ئامانج و وەک لە وێنەکاندا دیارە کە بڵاوکراونەتەوە درۆنی بۆمڕێژکراو ناوچەکە بردومان ئەکاوە. هەروەها لە دەڤەری باڵەکایەتیش لە گوندی وەردە درۆنێکی بۆمڕێژکراویش لەو ناوچەیە کەوتۆتە خوارەوە. بەگشتی لە ناوچەکە لە سنووری ئیدارەی سۆران فڕۆکەی جەنجی ناوە دەنجی ئەبیسترێەوە، هەروەها دەنجی تەقینەوەی بەهێز لە ناوچەکە ئەبیسترێمەش تا ڕادەیەک ترسود لە ڕاوچەی لە نێو هاوڵاتیان دروست کردووە. بەگشتی کاریگەری نەرێنی ئەم شەڕە لەسەر هەرێمی کوردستان و لە ئیدارەی سۆرانیش بەگشتی هەبووە، بە تایبەتی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە یەکەم ڕۆژی جەنگەوە داخراوە بەڕووی گەشتیاری و بەڕووی بازرگانیەوە تاوەکو ئێستا نەکراوەتەوە. تەنها ئەوەی هەیە لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران و تەمەرچین ڕێگا بەو هاوڵاتیانە ئەدرێت کە هەڵگری ڕەگەزنامەی عێراقین لە وڵاتی ئێرانن بگەڕێنەوە. هەروەها لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانیش ڕێگە بەو هاوڵاتیانە ئەدرێت کە هەڵگری ڕەگەزنامەی ئێرانین و لە هەرێمی کوردستانن بگەڕێنەوە بۆ وڵاتی ئێران. لە 3 ڕۆژی ڕابردوو بەهۆی داخرانی مەرزەکانەوە و ڕاوەستانی سیستەم قەرەباڵغی لە مەرزەکە دروست بوو کە ئۆتۆمبیلی بازرگانی ڕێپیانەدرا، بەڵام ئەمە 2 ڕۆژە ئۆتۆمبیلەکان ئەوانەی کە لەوێ وەستابوون سەرجەمیان ڕێگان پێدراوە کە بگەڕێنەوە وڵاتی ئێران و هەر هاوڵاتیەکیش کە لە هەرێمی کوردستانەوە هەڵگری ڕەگەزنامەی ئێرانیە ڕێگای پێ ئەدرێت کە بگەڕێتەوە وڵاتی ئێران. بەگشتی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کە لەو مەرزەیە بە تایبەتی لە ئێران بۆ ئیدارەی سۆران و هەرێمی کوردستان زیاتر سەوزە و میوە لە ڕووی خۆراکەوە دێتە هەرێمی کوردستان. ئەم مەرزە کە داخراوە کاریگەری نەرێنی لەسەر بازار هەبووە، چونکە ئەم پێداویستیانەی کە ناوچەکە پێیپڕاکراوە هەمویان لە ئیران داهاتن. ئێستا ئەم سەوزە و میوە لە ئیران نایەتن، ئەمەش کاریگەری لەسەر بازار دروست کردووە. بەگشتی ئەم شەڕای کەوا بەسەر کۆماری ئیسلامی ئێران سەپێنراوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئیدارەی سۆرانیش دروست کردووە، بەڵام نەگەڕێمەوە لایەوە.